دیارە بەهۆی ئەو کەش و هەوایی کە چەند ساڵێکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و کەمی بارانبارین زۆر بە ناوچەکانی هەرێمی کوردستانەوە دیارە بۆیە لە دەوروبەری قوشتەپا ژمارەیەک بیری ئاوی ماڵان وشتی کردووە. ئێستا من بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی قوشتەپەم لەگەڵا کاکپشتیوان لەگەڵم دەبێت بۆ ئەوەی زانیاری زیاتر لەوە بگرم. کاکپشتیوان سڵاو دەبێ پێمان بڵێ لە سنووری قوشتەپا چەند بیر مەترسی وشک بوونی لەسرە؟ سەرەتا بەخێر بێن. قوشتەپە خراپترین زۆنی ئاوە لە هەولێر. ئێستا کە ئەوەی ئەو فتری لە 23 ئەمساڵ ئەمساڵ ئاو لە دابەزیندایە ئەو ماوەیە 6 بیر مشکلیە لەو فترەیە بەردەوامی لە مانجی سێوە تاوکە ئێستا سێ بیر بەێ بەردەوامیش دابەزینی بڕیمان بەردەوام بەر لە هەم بیرەکانی سوودی منتەقەمە سوودی ئەو فەرمانگەی کە فەرمانگەشمان گوندەکانی دارەتووی هەندێک گوندی کەزانی قوشتەپە شمامش دەگرتەوە. باشە ئەی چیتان کردووە بۆ ئەوەی ینی بەرەو وەرزی گەرما دەچین خەڵک پێویستی بە ئاوە ینی ئێستا مەترسیەکە ئەوەندە گەورە بووە لەسەر بیرەکان کە ئاوی تێدا نەمێنێت. تەوان ئەو متەسیە گەیژەندرا بە سلۆکاتی حکوومەت بۆیە لەو ڕێگاوە پرۆژەی استراتیژیمە بۆ دەرچوو کە ئێستاکە لە زەی بچووک ئەدەگەنتە قوشتەپەی ئەو پرۆژەی زۆر سەریعە بەڕاستی زەکەی 3 مەتر ئاو بە بۆڕی گەورە دەگاتەوە قوشتەپە و گوندەکانیش ینی کەواتە ئەم ساڵ هاوین کێشێکم ئاویتان دەبێتن لێرە کە ئەو شەش بیرە خۆ دەڵێ مەترسی وشک بوونی لەسەرە کەم ئاوی بوو دروست بووە لێرە ئەکید ئەومان سەر دەبێتن مەترسی کەم ئاویمان سەر دەبێت لە بەر هەوڵاتیان بەڵام بۆمان کردیە هەندێک بیر بە لێدرایە ئەو بیرانێکی لێماندا بیرەکانمان ئەوان گولیان باشە ئاویشان باشە بۆ بیرانە تاویزی بیرەکان دەکەینەوە. باشە داواکاریتان چییە لە خەڵکی سنوورەکەتان کە بە تایبەتی سنووری هاوڵاتیانی ئەو شەش بیرەی کە مەترسی وشک بوونی لەسرە کامرە نەک ئەو شەش بیرە هەموو سنوورەکە داوای دەکەم کە دەست بە ئاو بگرن ئەوەی ئەمە زانین ئاو لە ئاوی ژێزەوی زۆر دابەزیە بەردەوامیش دابەزیە ئەمن ئەو فترێ لە بیری ژمانە سوی ئاوتمان هێڵ کۆمەلگەی کاوە دەبڕ بزات کردێ دەبڕی کە 6 مەتر ئەو ماوەیە لەو ماوەیە ینی لە مانجی سێوە هەتا ئێستا دەبڕیتان لە ناو بیرەکە لێک بیر یەک بیر دەبڕی بیژمانە سوی ئەفت بیژمانە سوی ئەفت یەک بیرە دەبڕ مازاکردی هە بڕ 6 مەترە. باشە جگە لەو بیرە بیرەکانی دیکە چەند بۆڕیتان بۆ شۆڕ کردوەوە تاوکو ئەو کێشەی ئاوە دوێنێ کە ڕۆژ پێشەم بە لە گوندی سێ قوچان شە بڕم زاکردی 6 بۆڕی گوندی سێ قوچان دەست خۆش بە کاکشتیوان بەڵێ سۆما بەڕاستیەوەی کاکشتیوان باسی کرد ینی مەترسیەکی هێزگار گەورەیە لە سنووری قوشتەپە کە لە مانجی سێوە تاوکو ئێستا 6 بیر لە سنوورەکە بەو شێوە بێت ئەمە مەترسیەکی گەورەیە بێگومان وەکو خۆشی باسی کرد ینی دوێنێش چەند بیرێکی دیکە بۆڕی دیکەیان شۆڕ کردوەوە خوارەوە بۆی کێشەی کەم ئاوی نەبێت بەڵام وەکو خۆشی باسی کرد مەترسیەکی گەورە لەسەر سنوورەکە هەیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان هەرچی زووە کار لەسەرەوە بکەن چووکە بەرە وەرزی گەرماش دەچین هاوڵاتیان پێویستی زیاتریان بە ئاو دەبێتن و بۆیە خەمێک لە سنوورەکە بخورێت بۆ ئەوەی کێشە بێ ئاوی لەوە وەرزی هاویندا دروست نەبێت لە ناوچەکە.